دوجار پاش ئەو هەموو مشت و مڕ و بێنانە و بەردەیە لە پەرلەمان پرۆژە یاسای بودجە پەسەند کرا کە هەر لە سەرەتاوە پێشێلکردنی مادەکانی 62 تیا بوو زۆر بەڕاشکاوانە ئەوە جگە لە دژایەتیکردنی زەقی خەڵکی کوردستان وەکو ئەوەی کە لە 2014 تا ئێستا کردبێتیان هیچ نەبوو بێ ئێستا لە بودجە ئەمە بە ئاشکرا لە ناو یاسای بودجەدا ڕەنگی داوتەوە. ئێمە لەسەر ئەم بابەتە دەمانەوەی هەندێک قسە بکەین کە ئەوانە بۆچی تێپەڕین وە کاردانەوەکانی چی دەبن لە سەر خەڵکی کوردستان ئەوەشمان لە بیر بێ فراکسیۆنی پارتی هەوڵیاندا کە پاشەکەوتی موچە بکرێتە بەشێک لە یاسای بودجە بەڵام بەداخەوە لەوێ دەنگیان پێنەدا. لەسەر هەموو ئەم بابەتانە ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر و پرسی زیاتریش دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز پێشەوە هەورامانی گوتەبێژی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە کاک پێشەوە زۆر بەخێر بی سوپاس بۆ بەشداریکردنیش. باجارێن نەچمە ناو ناوەرۆکی هەڵە و کەم و کوڕیەکان ئەگەر بشێ وەکو هەندێک لە چاودێرانی دەڵێن ئەمە بودجەیەکی مەهزەلەیە ناچمە ناو ئەوانە بەڵام لە مەسلەی پاشەکەوتی موچەوە دەست پێ دەکەم بۆ خۆ دەزانی زۆر هەوڵدرا فراکسیۆنی پارتی شەوڵیاندا کە وا بکەن عێراق بچێتە ژێبراری ئەوەی لە 12 موچە بدرێتەوە بە موچە خۆرانی کوردستان کە موچەکەیان پاشەکەوت کراوە. بەڵام ئەوەی کە مایی پرسە ئەوەیە بۆ خۆشت باش دەزانی خەڵکی کوردستانیش دەزانن لە 2014ەوە ئەوە حکوومەتی عێراقە کە موچە و قوتی خەڵکی کوردستانی بڕیوە. بەڵام پرسیار ئەمە نییە بۆچی ئێستا هەندێک لایەنی سیاسی هەندێک کەسایەتی تەنانەت هەندێک لە ڕۆژنامە نووسانیش وای دەردەخەن و وا قسەیەکەن کە پەنجەی تاوان لە بری ئەوەی بۆ عێراق درێژ کرێ بۆ حکوومەتی هەرێم درێژ دەکرێ. حکوومەت تاوانی چێ لەم مەسلەی پاشەکەوتی موچە؟ بە ناوی خی گەورە سڵاو لە بەڕێزت لە بینەرانی بەڕێزی کوردستان 24 ئەگەر وەڵامی ئەم پرسیارەت بەوە بدەمەوە هۆکاری پاشەکەوتی موچە چی بوو و کێ لە پشت ئەوە بوو کە هەرێمی کوردستان ناچار بێت تووشی ئەو قەیرانە سەختە بێت ئەو دۆخەدارایە ناڕەحەتە بێت کە موچەی خەڵک پاشەکەوت بکرێت. دیارەکە بەڕێز داماشت بەو کرد لە 2014 کێشە لە ناردنی پارە لەلایەن عێراقەوە دروست بوو و لە کاتێکدا کە تۆ حکومداریەکەی کە تۆ کابینەیەکت بەدەستەوە بێ لە هەرێمی کوردستان ئەبێ بە دوای حەلا بگەڕێ لەو کاتەشا حەلی دەستی حکوومەتی هەرێمی کوردستان ینی لە نێوان نەدان و دەست نەکەوتنی هیچ پارێک بۆ پێنەدانی هیچ پارێک بە خەڵکی کوردستان هەستا بە پاشەکەوتکردنی موچە و ئەسڵان ئێمە نابێ هیچ کەس لە هەرێمی کوردستان تاواتمار بکەین چونکە خاوەنی بیرۆکەی پاشەکەوتکردنی موچە بەڕێزکاک قوبات تاڵەبانی بوو لەو کاتەیە. خۆ ئێمە ئێستا نەهاتوین بڵێن کە ئەم تاوانە لە سەرشانی کاک قوبات تاڵەبانیە چونکە ئەو حەلی پێ بووە لەو کاتە ینی حەلی دیکەی نەبووە ناچار بووە کە پێشنیاری ئەوە بکە موچە پاشەکەوت بکرێت لە هەرێمی کوردستاندا. 6 ساڵ تێپەڕین کابینەیەکی تازەیەتە سەر حکوم و ئەم دۆخە ناهەموارەی کە دروست بووە لە هەرێمی کوردستان کە حکوومەتی عێراقی لێی مەسئول بووە ینی هەڵ نەهاتووە لە مەسئولیت نەیوتوە کە من بەرامبەر بە خەڵکی خۆم واجباتی خۆم جێبەجێ ناکەم. بۆیە فراکسیۆنی پارتی لە ناو پەرلەمانی عێراق بە سەپۆرتی حزبەکەی هات کە پێشنیارەوەی کرد کە حکوومەتی عێراقی ئەم پارەیە بداتەوە کە واجبە لە سەرشانی نەخێرە ئیکانە سەدەقەیە بە خەڵکی هەرێمی کوردستان و نە ئەمە تاوانێکە کە حکوومەتی هەرێمی کوردستان وەم کابینەی ئەنجامیدا بێ بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان. ئەمە ڕووداوێک بوو کە لە ڕابردوو بەهۆی پێشێلکاری دەستوری حکوومەتی عێراقەوە ڕوویداوە بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان. بۆیە مەسەلەی پاشەکەوتی موچە خۆزگە بەو جۆرەی کە بۆ تەدەخولات و بۆ پێشێلکاری دەستوری دەنگکۆکرایەوە فشارەکە وایە کە هەمومان لایەنە کوردەکان لە ناو پەرلەمانی عێراقدا بۆ ئەوە فشار بکەین ئەو مادەیە تێپەڕێکە حکوومەتی عێراقی پاشەکەوتی موچەی خەڵکی کوردستان بداتەوە نەک پارتی و حکوومەت و بەڕێز مەسرور بارزانی و کابینەکەی پێتۆمەتبار بکرێ. بەعکسەوە ئەو فشارانەی لە دوای وەرگرتنی ئەم کابینەیەوە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دروست بووە جگە لە بڕینی بودجە چەندین بابەتی دیکە بوون کێشەی دیکە بوون کە ینی لێکەوتەکانیان چەند شتی دیکەی لێ بێتەوە. مەسەلەی هاتنی نەخۆشی کۆرۆناوای کرد کە بودجەی هەرێمی کوردستان سفر بێتەوە تەنها داهاتێکی کەمی ناوخۆی زۆر هاتە خوارێ پارەی نەوت نرخی نەوت ینی وای لێ هاتبوو دۆلارێک $2 بۆ حکوومەت ئەمایەوە لە مقابلا داهاتی ناوخۆمان پێویست بوو بە ڕێزان لە یەکێتی نیشتیمانی کوردستان تەسلیمیان نەکردەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمە نە قسەی منە نەوەکو قسەی کەسێکە کە
کادرێکی پارتی ئەم قسەکە ئەمە قسەی ئەرقامە قسەی بەڵگەیە کە بەڕێزان لە یەکێتی نیشتیمانی کوردستان نەک پارەی ناوخۆیان تەسلیم نەکردەوە حتا ئەو پاشەکەوتەی کە هەبوو لە پاشەکەوتی پارێزگای سلێمانی بوو دەستیان بۆ ئەوەش برد بانقەیە لە ناو سلێمانیا کە هیچ ڕبتێکی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە نیە کە بەڕێز وەزیری دارایی ناتوانێت هیچ قرارێک بداوە ناتوانێت هیچ تەدەخولێک لە پارەی و بانقەیە بکات و ئەو پارەی و بانقە کەس نازانێت چی بەسەریەت هەموو ئەمانە واز لێ بێنە دۆخی کوردستان وای کردو ئێمە کە نەکەوینە ئەم تۆمەت بەخشین و ئەم شەڕە دەنوکانە ئێمە ویستمان بە یەکگرتووی بچینە ناو ویستم ئەوە بپرسم کاک پێشەوە ینی ئەم نایەک ڕیزیە بۆچی کاکە حەمەش ئەم هەواڵەکانە ئاماژەی پێکردووە ئەم نایەک ڕیزی چێ لی بەرپرس ئەم نایەک ڕیزیە ئێمە لە ینی ئەگەر باسی هەوڵەکانی پارتی بکەین بۆ یەکڕیزی لە هەرێمی کوردستان کاتێکە بەڕێزان لە تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان گەڕانەوەی یەک لەو خاڵی کە ئیتیفاقی لەسەر کرا لەگەڵ بەڕێز جەنابی سەرۆک وەزیران کە پێشنیاری بەڕێز سەرۆک وەزیران کاک مەسرور بارزانی بوو با ئێمە بە یەک دەنگ و بە یەک تیم بچینە بەغدا مادام ئێستا لێرە قەرارماندا کە پێکەوە مەشاکیلەکان چارەسەر بکەین یەکێک لە خاڵەکانی ئیتیفاقی نێوان تیمی یەکێتی و تیمی پارتی ئەو بکە بە یەک دەنگ بچنە بەغدا 48 کاتژمێری بەسەر تێپەڕ نەبوو لەگەڵ قەیس خەزعەلی هاوپەیمانەتیان دروست کرد بە پێچەوانەی ئەوەی کە ڕێکەوتن لێسەرکرا بوو لە ناو هەواڵەکانی بەڕێزت من شتێکم بینی کە وتت سادقون داوای یاساییان تۆمار کرد لەسەر مادەیە کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە ئەرێ بێزەحمەت فراکسیۆنی سادقون چۆن چەپڵە لێ ئەدەن بۆ بڕیارێک ئەگەر لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بێت کە بڕیاری دەسوەردانی ئایا واز لە کڵاوەکە بێنە ئایا ئێمە بگەڕێنەوە بۆ تۆزێک ڕابردوو سادقون لای بەڕێزت ڕوونەکێن ئەوانن کە لە تۆزێک ئەو لای پردێەوە هاوانیان ئەنا بە هەرێمی کوردستان و بە پێشمەرگەوە فراکسیۆنی سادقون دوێنێ بە هاوان کردیان ئەمڕۆ چەپڵیان لێدا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە تەدەخولاتی حکوومەتی عراقی کە بەڕێزت ئاماژەت بۆ کرد پێچەوانەی مادەی دەستوری کۆمەڵێک مادەی دەستوریە کە ئەڵێت حکوومەتی عێراق هەرێمی کوردستان خاوەنی حکوومەت و پەرلەمان و بڕیار و یاساکانی خۆی هەر مامەڵەیەک بکرێ بێ لە ڕێگەی حکوومەت و دام و دەستگا دەستوریەکانی هەرێمی کوردستانەوە کریانی ئەمە پێشێلکارێکی زەقی دەستورەکە کراوە و خەتەرەکە چییە؟ زۆر جاروا بیرەکرێتەوە کە ینی بۆچی پارتی بەمە بێتاقەتە بۆچی پارتی نیگەرانە پارتی هیچ زەرەرێکی شخصی حزبی نەکردووە لەم قەرارە پارتی نیگەران و بێتاقەتە بێت لە هەر هەوڵێک بۆ بچووکردنەوەی قەواریزی هەرێمی کوردستان ئەم قەوارە دەستوری و یاساییەی کە حتا ئۆپۆزیسیۆنیش ئەو لایەنانەی کە زۆر دژی پارتین لە هەرێمی کوردستان درکیان بۆ مەترسیەکرد یەکێتی نیشتیمانی درکی پێ نەکرد کە ئەمە کردنەوەی دەواازەیەکە یەکێتی کلیلەکەیدایە دەستی سادقون و خەزعەلی و ئەو لایەنانەی کە بە هەموو بە یاسا و بە پەرلەمان و بە هاوەن دژی ئەم هەرێمان کلیلەکەیدایە دەستیان کە بێن دەرگاکە لە سلێمانیەوە بکەنەوە کە من دڵنیاتەکەمەوە 100 بڕیاری تریش بێت لە ناو پەرلەمان ئەمە پێچەوانەی دەستور یەک مەتریش ئیشی پێ ناکرێت باشە کاک پێشەوە بابێمە سەر بابەتێکی تر کە هەر داواکاری یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ سادقون بوو ئەوەی بوو کە بڕگەی 8 زیاد کرا بۆ مادەی 14 کە ئەمە ڕێک پێچەوانەی مادەکانی 170 و 121 دەستوریشە دەڵێ ئەگەر پارێزگایەک عەدالەتی لەگەڵا جێبەجێ نەکرا دەتوانێت ڕاستەخۆ لەگەڵ عێراقا مامەڵە بکە بەڵام پرسیار ئەمەیە ئایا غەدر لە سلێمانی کراوە چووکە وا دەڵێن غەدر لە سلێمانی کراوە بۆیە ئەو بڕگەی بەڕێز کاک حاکم یەکێک لەو تەڵەبیانەی کە کاتێک کە بەڕێز کاک مەسرور بارزانی ئەم کابینەی گرتە دەست بەشێکی زۆری لایەنەکان لە دوورەوە قسەیانە کرد لەسەر ئەم پیاوەکە پیاوێکی لەوانەی دەسەڵاتەکان قۆڕخ بکە لەوانەی دەسەڵات نەدا ئەم پیاوە پێشتر لە سلکی ئەمنی بۆ نازانم چی کۆمەڵێک پرۆپاگەندەی جۆرا و جۆرەکرا کەچی کاتێکە کابینەکەی دەستبەردا وەرگرت زۆرترین دەسەڵاتیدا بە هەموو لایەنەکان و یەکەم تەڵەبی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئیداری سلێمانی جێبەجێ کرد کە داوای لامەرکەزی ئیداری و دارایی بوو بۆ پارێزگای سلێمانی کاتێکە لامەرکەزی دارایی و ئیداریان تەسلیم کرا پێ ڕازی نەبوون دوای پێیان ئیدارە نەدرا لەبەرەوەی کە ئەو پارەی کە نزیکەی 50 میلیۆن دلار بوو ئەبوو لە داهاتی ناوخۆ لە پارێزگای سلێمانی بۆ موچە بیدەن نەیانەدا حکوومەتی هەرێمی کوردستان چەندین مانگ 10 میلیۆن دلار 15 میلیۆن دلار 23 میلیۆن دلار 8 میلیۆن دلار زیاد لەوەی کە پێویست بووە ینی لە حەقی خۆی ناردوێتی تەنها بۆی خەلەل لە موچە دروست نەبێ بەڵام ئەمان بینی کە چۆن خانەنشینەکان لە بەردەم بانکەکانە ئابورانەوە
بەهۆی هەز نەکردن بە مەسئولیت لە جێبەجێکردنی ئەرکی سەرشان کاتێککە تۆ حکومڕانیەکەی شەریکەبی ئەوێ واجبی سەرشانی خۆت جێبەجێ بکەی ڕاستگۆبی لەگەڵ خەڵکی خۆت و پارێزگاکەت و لەگەڵ ئەو ئیتیفاقیشی کە کردوتە بۆ پێگەێنانی حکوومەت بۆیە نەک غەدر نەکراوە چەندین جارپارەی ینی حکوومەتی هەرێمی کوردستان بە بڕیاری بەڕێز سەرۆکوەزیران زیاتر لەو پارەی نێردراوە کە پێویست بۆ بنێردرێت بەڵام ئیلتیزام نەکراوە بە خۆکردنەوەی داهاتی ناخۆ بانکی جیاوازە بۆ پارەی مەرزەکان تەوزیع کراوە هەریەکە بۆ مەسئولێک بۆ ئەمە وای کرد کە کێشەی دارایی لە هەرێمی کوردستانە دروست بێ ئەوەی کە غەدری لە سلێمانی کردو زۆر بە سەرێحی و بەڕوونی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە و خەڵکی سلێمانیش باشم ئەزان و یەکێتی نیشتیمانی کوردستان گزارش نییە لە سلێمانی بەپێی وەزنی انتخابی خۆی لە ناو پارێزگاکەیە و ئەگەر ئێمە یەک شتی دیکەش بکەین حزبی بەڕێز سەرۆکوەزیران مەسرور بارزانی پارتێکی انتخابیە پێویستی بە دەنگە ئایا پێت وایە کە پارتێک کە پێویستی بە دەنگ بێت بۆی حکوم بکات پارێزگایەکی گەورەی سلێمانی خەڵکی ڕەسەن و پاک و جوانی سلێمانی لە خۆی عاجزەکات لەبەر خاتری ئەوەی کە بڵێ من غەدر لە سلێمانیەکەم نەخێر ئێمە نەک غەدر لە سلێمانی ناکەین ئێمە شەڕیەوەکەن کە دەنگیش بێنین و قووەتیشمان زیاتر بێت چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان گزارش نییە لە سلێمانی زۆر باشە کاک پێشەوە ئەگەر چی بەڕاستی پرسیار زۆر بوو بەڵام ئێمە پێم وابێ کاتمان هەر ئەوەندەیە پرسیاری ترم زۆر بوو ئەگەر بەس زۆر بە کورتی جوابم بیتەوە چۆن جەماعەتی قەیس خەزعەلی داوایان تۆمار کردووە فراکسیۆنی پارتی یاخو ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان بە تەمانین ئێوەش تانە لەم بودجەیە بدەن کاک فەرهاد ئەو پرۆژەیە کە باست کرد یەک دنیا کەم و کورتی تێدا یەک دنیا پێشێلکاری دەستوری تێدا بەڕێزت پێشتر لەوێ بوو یان یاریەکە زۆر لە بەرچاوت ڕوونە هەموو ئەو پێشێلکاری کراوە کە بەرامبەر بە هەرێمی کوردستان ئێمە هێشتا هیوادارین کە ئیلتیزام بکرێ بەوەی کە بڕیاری لەسەر درراوە بەوەی لە ناو پرۆژە یاساکە جێگیر کراوە کە ناردنی بەشە بودجەی هەرێمی کوردستانە پێم وانە ینی تەسەور ناکەم ئێمە ئیلتیزامان نەبینی ئیلتیزامان سودانی لەبەر ئەو پێشێلکاریانەی کە کراونەوەی وتت لە مادەی 62 پەرلەمان بۆی نییە ینی ئەو پلانەی سودانی ئەو پلانی کە سودانی دایناوە یەک ناگرێتەوە لەوەی کاکە هەمە باسی کرد مەسەرەن 111 بۆ گۆڵف و بۆ کڕینی سەر بۆ وەزارەتی کارەبا سەرجی بۆچی دەنگێک هەیە لە ناو حکوومەتی عێراقی پێی ئاساییە کە پارە بنێرێ بۆ سۆماڵ بەڵام بۆ هەرێمی کوردستانی نەنێرێت بەدا زۆر ڕاستە زۆر باشە زۆر بەڕێز پێشەوە هاورامانی گوتەبێژی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵ ماچ شەوتان باش